بەڵێزان خۆشەی سامان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین لەم سەردەمی تەکنەلۆژیا و پێشکەوتن و ئەوەی کە کرانەوەیکی زۆر هەیە بەڕووی جیهاندا، بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە کە کولتور ڕەسەنایەتی خۆمان بپارێزین. گرنگترین میکانیزمێک چییە بووی کە ئەم ڕەسەنایەتی و ئەم کولتورە جوانی کە هەمانە هەر لە جلوبەرگەوە بگرە تا خواردن و تا زۆر شتی دیکە و ئەمانە پارێزراو بن و هەروەها نەوەی داهاتوش زیاتر ئاشنا بکرێ بەم کولتورە ڕەسەنە جوانە، چ لە قوتابخانە بێت، چ لە پەروەردە بێت، چ لە هەر شتێک بێت کە بوونی هەبێت. لە سەردەمی کۆندا هەمیشە لە نێو کۆمەڵگای ئێمەدا هەوڵ دەدرا بۆ شتە نوێیەکان، هەوڵ دەدرا بۆی کە ئەو شتانەی کە نوێن مۆدێرنن بێنە نێو کۆمەڵگای ئێمە، بەڵام ئێستا ئەیبینین خەریکە شتە قەدیمەکانمان زیاتر بەنرخ دەزانین، زیاتر گرنگیان پێ دەدەین. هەر بۆ نمونە لە چێشخانەیە گەگەر چێشخانەیەکی ڕەسەن و هەست بکەی کە کولتوری و کوردەواریە، زیاتر خەڵک حەزی پێیەتی یاخود زۆرێک لە چێشخانەکان شوێنەکان منافەسی ئەوەکە کە کامیان زیاتر ڕەسەنایەتی و کوردایەتی پێوە دیار بێت، چووکە درک بەوە کراوە کە ئێستاش خەڵکی حەزی بەو ژیانە و سادەی جاران و ئەو کەلوپەل و شمەکە جوانانەی کە جاران هەبووە. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەمین سەپان، نووسەر و شاعیر، یەکێک لە کەسایەتیە ڕەسەنەکانی شارەکەمان. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. سوپاسدانەکەم. تەوەرەکەتان تەوەرەکی دەوڵەمەندە و ئەگەر ئێوەش بە جۆگرەوە بەجۆمان بکەن تۆزێ لا بکەنەوە بەلای کەلتۆری نتەوەیە ئەوە جێگای ئافرینە. یاخوا سەلامەتی مامۆستا گیان، جاجار عەزیەتین جەنابیشت بە جلوبەرگێکی جوانی ڕەسەنی کوردی مراتخانیەوە هاتی. یاخوا بەخێر بێ. من بەڕاستی بوتم ئێزاژێ ئێوە جلی کوردیتان لەبەر کردووە، حەقی بابەتەکەتان کەلتوری نەتەوەییە، خۆتان ئەڕازێننەوە بە جلی کوردی و بە تایبەتی دادەگیان، کە بەڵام ئیتر چار نییە، تازە مەجبورم. ڕاستە نانا تۆ باشە کردو بۆی کە باسی ڕەسەنایەتی ئەوەکەین تۆمان تێدە مامۆستاگیان. مامۆستا با لە بناغی مناڵی و لە بناغی پەروەردەیەوە ئەمە وردە وردە باس بکەین، تا چەند گرنگە هەم لە خێزانەوە هەم لە پرۆسی پەروەردەوە گرنگی بدرێت بە ڕەسەنایەتی بە کولتوری جوانمان، بۆی ئەم نەوەیە زیاتر ئاشنابێ. ئاگاداری کەنەوەی ئێستا هەر خەریکی ئایپاد و مۆبایل و خۆتە زانیە بۆ شێوازەیە لەوانەیە ئەمەی بەلاوە گرنگ نەبێ، بەڵام ئێمە ئەتوانین زیینوی بکەینەوە نەوەی داهاتوو زیاتر ئاشنابێت بەم ڕەسەنایەتیە. ئێمە لە مناڵیام بەڵێ جۆرە هەڵس و کەوتێکمان هەبوو، هەڵز و کەوتێکی کوردانە بوو. بەڵێ لەو دەیە لەو شارە ئێمە مەگەر مامۆستایەک یا فەرمانبەرێک چاکۆت و پانتۆڵی لەبەر بکردایە، ئەوی کە هەموو جلی کوردی بوو، ئەوە چۆخەوڕانک بوو، ئەوە شاڵی ئەورامان بوو، ئەوە مراخانی بوو، ئەوە سارخانی بوو، ئەوە جلە کوردیە شۆخ و شەنگەکەی کەواوسەڵتە بوو. ئەمانە هەر یەکە بۆ خۆی جۆرە جلێکی لەبەرا بوو. جلی مەلا فەرقی هەبوو لەگەڵ جلی فەقیه، جلی مامۆستا فەرقی هەبوو لەگەڵ جلی قوتابیە، بۆ ئەوەی ئەم ئاستانە هەمووی نەبێتە گرفت بۆ کەلتوری نەتەوەیی. بەڵام بەداخەوە ئێتر ئێمە نازانم چۆن باسی بکەم کە ئەو کولتورانە بە تایبەتی کللتوری ئەدەبی ئێمە، ئەو یاریە کوردەواریانەی کەوا زوو هەبوو، ئێستاجە هەمووی مەگەر یەکێکی وەکو من کۆمەڵی مامۆسای ئازیزی کە خەریکی ئەوە بن ئێتر ماڵە باجێنە و خەتخەتێن و هەڵمەخۆ و ئەوانە زیینوکەنەوە بڕێن، ئێمە نەتەوەیەکین خاوەنی کەلتوری خۆمانێن. بەڕاستی ئێمە ئەگەر زمانەکەیشمان وا وردە وردە ئەبێتە زمانێکی بیانی، کەمتر زمانی کوردی هین ئەکەن لە قوتابخانەکانە، بە تایبەتی لە قوتابخانە ئاهلیەکانە
لەبەر ئەوە ئێمە ئەبێ جارێکی کە وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری بگەڕێتەوە بە دڵسۆزیەوە ئەم کێشەی کەوا ئێستا هەیە، ئەم پاشاگەردانی کەوا ئێستاکی هەیە، ئەمە ئایپاتە، ئەمە کۆمپیوتەرە، ئەمە مۆبایلە، ئەمە کۆمەڵێ شتیکەیە کە مناڵ عمری 7 مانگە مدمین بووە پێوەی. خۆی مامۆسا ئەمانش بوونی هەوێ بەڵام نەک بۆی کە ببێتە هۆکارێک بۆی کە ڕەسەنایەتی و شتە جوانەکانمان لەبیر بکرێن مناڵ هەر بەلایەوە گرنگ نەبێ یان بە جۆرێک وا لە لای خۆشەویست بێ یان ئەگەر کارتۆنێکی کوردی ئەبینێ با جلوبەرگی کوردی تێداوێ بۆی لای خۆشەویست بیان ئەو شتانێکە کە مناڵ حەزیلێتی ڕەسەنایەتی و ئەو شتانێک کە پێویستن بە کولتوری ئێمەوە تێکەڵ بکرێ بۆی کە ئاشنا بێ پێیان. من کەلتور نابێت تێکەڵ بکرێ، بۆڵ ئەبێ پارێزگاری بکرێ. باشە ئەم بە تایبەتی جلی ئافرەتان وای لێ هاتووە لە جلی پۆشاکی ئافرەتی کورد ناچێت، نە فەقیانەکەی، نە کراسەکەی، نە سوخمەکەی، نە سەڵتەکەی، هیچی ئەوە نییە. تۆزێک ئینی پێوەیە، سیمای کوردەواری پێوەیە، بەڵام ئەوە نییە. جا من حەزەکەم ئێستاکێ بۆ ئەوەی بزانین ئێمە ئێستاکێ پۆشاکی کوردیتان بۆ باز بکەم، بزانین ژنان یا کچانی ئێمە زوو چیان لەبەرا بوو، ئێستش چیان لەبەرایە. کچە کوردم نازدارم هەر لە دوورەوە دیارم، جلەکانم زۆر جوانن لەبەرجی ئەرخەوانن، سوخمەی بەرم خامەکە دەزماڵەکەم تەنکە. کۆڵەوانەی گوڵنگدار بەشانم دادێتە خوار، نەما گۆڵەوانە. سەرپۆشی گوڵداری سنگ ئاڵواڵای هەمە ڕەنگ، جوان بەسرم داداوە لەسەر شانم وەستاوە، کە وای پولەکەی چنراو جووتێ فەقیانێشیاو. وردە وردە ئەمە ئەڕۆین بۆ وەختەکەتان نێنەگرین، زۆرتر کەلتورەکە باز بکەین، با بچین بۆ جلی کوڕان، بزانم ئەوانیش هەر تووشی ئەم قەیرانە بوون کە ئیزاجی ئێمە گرفتارین بدەچێەوە. بمناسن کوڕە کوردم، ئازا وریا و نەبەردم، پاڵەوانی تەنگانم، ڕۆڵەی ئەم کوردستانم. سەیری ئەم بەرگە جوانە، جێی شانازی کوردانە، پەستەکی جوان و پشتوێن، شاڵی دەڤەری بتوێن، کۆتی پاریکی دەگمەن، پیشەی خۆماڵی ڕەسەن. نیشانەی هۆش و بیرە کە لە پووری باپیرە، بڕوانە شاڵ و شەپەک، چەند جوانە چۆخە و ڕانەگ، شەرواڵ و ستارخانی، مراخانیش لە شانی، نمونەی پۆشاکی هۆز، ڕازاوەیە بۆ نەورۆز. ئەمە هینە بەشە لەم کولتورانەکە من باسی یەکەم، چونکە ئەگەر ئێمە ئەمە باز بکەین ئەمە ئۆپەرێتانە، بە یەک ئۆپەرێت بەرنامەکە تەواو ئەبێت. لەبەر ئەوە هەر یەکە لەمانە بۆ خۆی وەک نمونە پێشکەشی بینەری ئازیز و جەنابتانی ئەەکەم، ئێمە قەرزارین، قەرزار هی ئەم میلەتە، پێویستە لەسەرمان بە کوڕ و کش و دایک و باوک و وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی پەروەردەوە جارێکی تر بگەڕێنەوە بۆ زیندووکردنەوەی کەلتوری نەتەوەیمان. وەی بەرپرسیارەکەش زیاتر ئەچێتە ئەستۆی خێزان سەرەتا مامۆساوە نییە؟ خێزان دەبێت ڕۆڵی هەبێت لە پاراستنەوەی کە باسیەکەی. وتم ئانی خێزان بەرپرسی یەکەمە سەرەتا لە نێو خێزاندا بۆ مناڵەکانی بۆی کە ئیدامە با بۆی کە پەرەی پێ بدات و ئەو کولتورە بپارێزرێ. هەرچە قورسەکەم بەسەر خێزانەوەی وانە هەرچی ئەوە لە باتی ئەمە ئێستاکێ بێت چێشتە خولێک باز بکات، مناڵی کە گەڕە کۆ کاتەوە لەگەڵ یانە بەو شێوەیە کە ئێمەی بڵین کۆن
کۆکۆن بتوانین لەگەڵ ئەم کات و ساتە مامەڵەیەکی تەواو وەرگرین. ئێمە سەیرەکەین هەر لە مناڵیەوە ئەم مناڵە عمری نەگەیشتۆ 3 ساڵ نەگەشتۆ 4 ساڵ کە ئەیبا بۆ هین لە باتیوە لە کوردەکەی بۆ هینکە بۆ پێی بڕازێنێتەوە جلێکی جوانی لە بەرکە فەقیانەکەی بۆ بابا لە ئەمە ئەڕوا میچاجی ئەکا ئەو میچاجەی کە ئێمە پێویستمان نییە. مناڵ لەگەڵ ئاستی مناڵە ناگونجێ. بۆ نمونە باسی ئارایش دەکەین کە تو ئەڵێ دایکم خەریکی ئیشە ئەمەی کردووە بە پیشە چێشتەکە تەواو ناکە چایمان بۆ دەم دەکا حاجەشێتن بوەستێ چرگەیەک ڕناوەسێ گسکدانیش لەو لاوە مێشکی منی تێکداوە. ئەمە مقدمەیە بۆ ئەوە کە ژۆ ئەڵەچێ کە تو دەبێ بزانی ئەوەی تۆی بە دیهانی دایی دڵسۆزی هەمووان هۆی بەردەوامی ژیان باوشی گەرمی دایە وەک قوتابخانە وایە. کە تو جارەڵێ چاک دەزانم دایە گیان پشت و پەنایە بۆمان بەڵام منیش حەز ئەەکەم وەک ئەو ئارایش بکەم چاوم ڕشکەم لێوم ئاڵ هەتا پێم نەڵێن مناڵ. ئەمە کارەساتەکە ئەوەیە. ڕوومەتم سووراو ئەەکەم پرشم پرگوڵاو ئەەکەم کام پێڵاوەی زۆر بەرزە کام جلەی لەسەر دەرزە خۆمی پێوە بنوێنم ئاوا ژیان دەبینم بزانم کە ژۆگیان ئەڵێ چی کوڕەکەی کەمان ئەڵێ کە تو بیر بکەرەوە لە ژیان ورد بەرەوە تۆی مناڵ بەو تەمەنە پڕێتی لە زەردەخەنە ئامۆژگاری دایەگیان پشت و پەنایە بۆمان کاری ئێمە خوێندنە ئاواتمان سەرکەوتنە ماوێتی با ئەچین بۆ کۆمەڵێ بەشی تر ئینشاڵڵا. زەباشەوەسا چۆن ئەو ڕستەنایەتیە بپارێزین ئایا بۆچی ئێستا زۆر بەمان ئەگەر بمانەوێت بەجلی کوردی بڕۆین ئیشە بکەین ئەڵێن ناتوانین قورسە بۆمان ئەمە خەتای خۆمان نییە کە هەندێک جار شتەکان قورسەکەین ئەڵێن وەڵا ئەمە ئیشی پێوە ناکریان ئەوە تا ئەو ئەدەبە کوردی جوانی کە هەمانە زمان بە نمونە گرنگی پێ ناین گرنگی بە زمانێکی بیانی ئین کە پێویستمان نییە. ئێمە گڵی دوور دەرمانە وا ئەزانین ئەوەی لە دەرەوە هات کەڵاو مشکەکەی زن بگویترەوە هەمزاغایە باوەڕ ئەەکەی ئێمە زۆر جار باسی ئەمایەکەم ئەڵێنەوە مامەسامین هەر باسی ئەوەکە کە چۆ بۆ خارج و ئەوانە ئێمە چوینێتە وڵاتی چین چوینێتە رووسیا چوینێتە ئەڵمانیا چوینێتە ئەم وڵاتانە جلی کوردیمان لەبەرا بووە خەڵک ڕسمی لەگەڵا گرتووی باشە جارێ ئێمە چوین بۆ مۆسکۆ لە مۆسکۆ لەوێ درەنگێک بوو ویسمان بچینە ژوورەوە وتی هین نەماوە وەخت نەماوە کە سەیری جلە جوانە ئاڵواڵاکانی کرد ئافرەتەکە وتی بۆ ئێوە هەموو شتێک ئێناوە خەڵکی کوێن ئێمە وتوان کوردین ئەوتی ماشەڵڵاتان لێبێ سەیری کەواتە ئێمە خۆمان بووینەتە ئەوەی کە نەتوانین کەلتورەکەمان بپارێزین دوای ئەوە هەموو نەتەوەی ئێمە باو باپیرانمان زۆر عاقڵ و ژیر بوون ئەو وەختە ئێمە کە لە قوتابخانە بووین لە پەنجاکانە و خوار پەنجاکانیش کە لە حوجرە و ئەمانە هەبوو ئەو کللتورانەمان ئەپاراست مامۆسا ئازیزەکانمان ڕۆحیان شاد بێ ئەهاتن خەتخەتێنیان دروست ئەکرد بۆ مەکتەبی کچان لەوانەیە ئێستا بڕێن ئەم خەتخەتێنە باشە چییە؟ ئەمە دەست پێ ئەەکەی بەردێکی پێ کچەکانی کەش ڕاوەساون ئەی خاتە خانەی یەکەم ئەوە ئەینە چەماوەی کراوەیە دوایی ئەڕوا ئەیکاتە چوار گۆشەوە دوایی ئەڕوات ئەیکاتە بازنەوە ئەنجا ئەڕوای کاتە لاکێشەوە هەتا ئەچێتە ئەوزە لەو سەرەوە چەماوەی داخراوەیە ئەگەڕێتەوە تەبعەن ئەمە بە هەنگەشەلەیش ئەوە ئەکا بۆ ئەوەی نابێ ئەو بەردە بخاتە
لە خەتە بیا لە خەت ئەگە چووە سەر خەتەکە ئیتر ئەو کەوتووە ئەبێ کەسی دووهەم هێنی بکە تۆ بزانە لەم خەتخەتێنێ ئێمە چی فێر بووین چەماوەی کراوە چەماوەی داخراو چوار گۆشە لاکێشە ڕاستە هێڵ باشە ئەنجا گۆشەی کراوە گۆشەی وەسا و گەنەوەت پلەکە تۆ ئەم مامۆستا ئازیزە ئەم کەلتورە دەوڵەمەنەی ئێمە تازەن بەدە تازە ئێمە وای لێکەین کە ئێمە واز لەمە بین شتێک فێر ببین کە لە پۆلێک ئەچێتە پۆلێکیکە ئەوی کە لەبیری ئەچێتەوە کەواتە ئێمە ئەبێت هەمومان قەرزاری ئەم نەتەوەیە هەمومان قەرزاری ئەم مناڵانەی کە ئێمە بووین بە مامۆسا ئێمە قەرزاری ئەو دایک و باوکانین کە تا ئەم دەقیقەیە ناتوانن بگەڕێنەوە بۆ کەلتورە ڕەسەنەکەی باوباپیرمان کە ئێمە بگەینە ئەو ئاسەی کەوا جارێکی تر زمانی دایک کە ئەمیش ئێستاگیش خۆتان نەزانن لەگەڵ کەلتوری نەتەوەی ئەوەی ماوە بەدە زمانەوە ئەم دوو شتەیە مەگەر خوا پارێزگاریمان لێ بکە و جارێکی ڕەحمان پێ بکە بگەڕێنەوە بۆ ئەو ئاسە بەرزەیکەوە نەتەوەکەمان شانازیە پێوەگە حتمما مامۆستا بە گوێری تەمەنی جەنابتان بە زۆر قۆناغ و بە زۆر ناڕەحەتی و داگیرکاریە و ینی ئەوەیە ڕۆشتووی سەردەمانێک کە کوردستان داگیرە کرایان لەلایەن حزبی بەعسە و لەلایەن هەر شوێنێکەوە بێ هەستە نەئەکرد کە زیاتر کورتپەروەری گەشەی ئەکرد پاراستنی کولتور ڕەسەنایەتی ئەمە زیاتر جۆش و خرۆشیە بوو لە نێو خەڵکیدا کاتێککە ئازادیەکان قەتیزە بوو داگیرکەرە هەدەم وڵاتی داگیرە کرد هەستە بەوە ناکرد بە بەراورد بە ئێستا کە ئازادین یاخودەوەی کە کراوەیشمان هەیە ئێستا ئێمە ئازاد نین بەڵێ ئازادی ئەوەیە ئێمە پارێزگاری لە کەلتوری نەتەوەیی بکەین ئێمە جارێکی کە بگەڕێینەوە بۆ لای ئەو مامۆسا ئازیزانەی کە ئێمەیان پەروەردەکرد بگەڕێینەوە بۆ هەڵمەقۆ ئابزانین هەڵمەقۆ بۆچی پەیڕەو کراوە بە تایبەتی جاران هەڵمەقۆیانە کرد کچان هەد لە تەمەنی جەنابیشتەوە ئەم هەڵمەقۆیە بۆچی بوو بۆ ئەوەی پێناسەی کۆمەڵەی پێ بکەی پاشا حەوت بەردیانەیەنا یەکێکیانە لەگرت ئەوانەکان دانا ئەم جارە دوانی هەڵەگرت ئەم کۆمەڵەیە 5 دانەی لەم کۆمەڵەیە زیاترە ئەم کۆمەڵەیە یەکسانە بەم کۆمەڵەیە ئەم کۆمەڵەیە لەو کۆمەڵەیە زۆرترە ئەم مناڵە ئازیزە ئاوا فێر ئەبوو بزانین هەڵمەقۆ لای مامۆسا ئەمین چۆن باسەکە کچان وەرن بۆ یاری هەڵمەقۆی کوردەواری بە کۆمەڵ بە ژمارە بیرکاری مایی دیارە ئاوانەڵێ هەڵمەقۆ ژیاری نوێیە من کەوتم نۆرەی تۆیە 5 هەڵماتی جۆراوجۆر یا شوشە یا بەردی بۆر کیژان دەوریان لێ داوە ئێستا نۆبەی ڕازاوە سوێ سەیریکە ئەمانە چۆن ئەم بابەتانەیان خۆشەویستەکە تافگە ئەڵێ یەک بەدەست 4 لە زەوی وریا بە با نەکەوی ئاوا کۆمەڵ بوون بە دوان یەک هەڵگرە دوایی سیان ئەڤینەڵێ ئینجا کۆمەڵ یەکسانە دوو بە دوو زۆر ئازانە کۆمەڵ ئێمەش هەر وەکو ڕازا و یاری دەکەین بەناو بەناو بۆ پشووی خوێندەواری پەنا دەبین بۆ یاری سەیری کەن جۆرە چێژێکی هەیە بەڵام بڕین چی یعنی ئێمە مامۆسا قەرزارین ئەم نەتەوەیەیە دایک و باوک قەرزاری ئەم مناڵانەیە یاسا و دەستوور قەرزاری ئەم نەوانەیە
پرۆگرامەکان قەرزاری ئەم مناڵانن کە سوێنێ ئەبن بە کەسێکی بە ئاگا بۆ دنیای پەروەردە و فێرکردن. مامۆستا چنێک گرنگە سوود لە ئەزمموی کەسانی وەکو بەڕێستان وەربگیرێت لە پەروەردە و فێرکردنا بۆی کە ساڵانێک خزمەتتان کردووە و بەڕێزت ماشەڵڵا زۆر باشی لە نووسین بۆ منداڵانە و چەندین بەرهەمی جوانت هەیە ئەگرێ ئەمانە بکرێن بە کۆمەڵێک بابەتی پەروەردەی و لەگەڵی شاپاراستنی ئەو کولتورە جوانی هەمانە. وەڵام من گلەیم لە وەزارەتی پەروەردە و لە پرۆگرامەکان هەیە، گلەیم لەو کەسانە هەیە کە بەهۆی نوێکاریەوە بابەتەکان داڕێژن بەبێ ئەوەی بتوانن لایەک لە کەلتوری نەتەوەیی بکەونەوە. ئێساکێ تۆ بڵێ وەرە گۆڵگۆڵێن بکەین، ئەمە تۆ بێنەکەی خۆمان، وەرە تۆپقاڕێن بکەین، وەرە شەولەبان بکەین، ئەمانە هیچی بێ حیکمت نین. جارێ ئەمی زەبانیان بانگ نەکردووە وەرە بابە تۆ سەرەواوێ لە سکتایە ئێوەش لەنگەرێ بگرێن. باشە؟ ئەوەتانێ من مەجبور بووم کۆلیژی باخچەکان کتێبێکم داناوە بۆ ئەوان، بۆ هەموو بابەتێ لەم بابەتانە لە کۆتاییە نمونەم هێناوەتەوە، وەک چیرۆک، وەک ئۆپەرێت، وەک شعر، وەک بەسەرهاد، وەک کەلتوری نەتەوێ، وەک ئەمانە هەموویان. مامۆستا هیچ باخچێ نەهاتووە داوات لێ بکە با ئەم کتێبە بەرین؟ ئەمە هەلای هەمویان هەیە، لای هەمووشیان هەیە. لە جاخۆوە لە ئەڵمانیا و لە نازانم کیوە ئەم کتێبانی من خۆتان نەزانن ئێساکێ لەو بازارڕا بەداخەوە من شەرمەندەم ئەڵێ کتێبێک بە پارە دوان بەخۆڕایی. ئێستا کەس کتێب ناکڕێ. ئەم مۆبایلە تووشی فەقەراتی ملی کردوین، تووشی ئەوەی کردوین خۆمان ون کردووە، تووشی ئەوەی کردوین کە کەلتوری نەتەوەیی فەرامۆش بکەین بە مامۆستا ئامینیشەوە. ئەگەر بێ بۆ ماڵی ئێمە ئەڵێ مامۆستا ئامین تۆ خۆت قسەکەی تۆش ئەمە ئەکەی، ئەمە مدبین بووین بەم ئینە. ئەنجا واز لە ئەو حەلەقانە بێنن کە ئێستاکێ دائەبەزێت کە هیچ بەهایەکی پەروەردەیی ڕەوشتبەرزی تیا نابینم و هیچ پەیوەندی بە کولتور و ڕەسەنایەتی بەوەی نییە. هی تورکی ئێنن هی دوین ئێنن ئەمانە وەنە بێ ئەمان زۆر خۆش بیە، ئەیانەوێ ئێمە لە ڕاستە ڕێکە و کەلتوری نەتەوەیی و کوردایەتەکە بکەنە دەرەوە، بیکەینە دەرەوە. بابزانین ئێمە لێرە چیمان هەیە بە شمولی ئەم هینە بکات. ئێمە نازناومەی ڕەنگەکان تا ئەم کات و ساتەی من لە خزمەتی ئێوام مناڵی ئێمە نازانن هێمای ئەم ڕەنگانە چییە. هەر ڕەنگە لەم ڕەنگانە باشە چی ئەگەیەنێ. ڕەنگی شین ئەمە مناڵە جوانەکانمان ئەڵێ ڕەنگی شینم ڕەنگی شین، وێنەی ئاسمانی بەرین، دەریای شین و شنەی با سۆزم بۆ لای تۆ دەبا، تۆ شازادەی هەموانی ئازیزی ڕەنگەکانی. ئەوە شازادەیە، ئەمان هینەکە و شازادەیش دوای ئەوە ئەمانەکەن ئەڵێ ئەم ڕەنگانە هەمویان جوانن. ڕەنگی سوور، ڕەنگی سوورم نازدارم، هەر لە دوورەوە دیارم، دیاری دەستی مناڵم بۆیە شاد و خۆشحاڵم. تۆ ئازادی هەموانی ئازیزی ڕەنگەکانی. بابین بۆ ڕەنگی سەوز بزانین ئەمە چییە؟ منی ڕەنگی سەوزم، نیشانەی جوانی سروشتم، مژدە بەخشی ژیانم بۆ شازادەی مایی بەختەوەری ژیانم. ئەمانە زۆرن. ئێمە بۆ ئەڵێ مەسێ نمونەی خەروارێگە ئێمە بۆچێ بۆ ئەماین ئەەکەین لەبەر ئەوە ڕەنگی خاک هەتا ئەمە
ئاخر ئین هەموو ڕەنگەکان ئەچن بۆ لای شازادە گیان ئەڵێ چی وا هاتوین شازادەی گوڵ خۆشمان دەوێت پڕ بەدڵ کاڵای جوانمان هێناوە بە ئاوریشم چنراوە بە دەیان ڕنگ نەخشێنراوە ڕەنکی بەلکە زێڕینە بۆ شازادەی ڕەنگینە بژی شازادە هەموومان دڵمان لاتە کەواتە هەر یەکە ئێمە ئەرکمان هەیە جەناب ئەرکی هەیە کاکە گیان ئەرکی هەیە تێگەی مامۆسا کۆمەڵگا بازار تۆ بڕۆ ئەو بازارڕە سەر لە خارەی خواز سڕەمێنێ کەس نازانێ ئەم جلە جلی کێیە زۆر باشە مامۆستاگیان دەبێت کۆتایی بە بەرنامەکەمان بێن یەخوا دەستە خۆش بێ و عەزەتی کێشە و زەحمەتی کێشاتۆ لەگەڵمانەوەی سپاس بۆی کە هەموو جاراوە ئیلاک دەکەین هیوادارم ئەم باز و خوازە ئێمە وەک شاعری دنیای مناڵان و وەک پەروەردەکار ئەرکی سەرشانمان بەجێ هێناوە من ئەوە کتێبی دنیای مناڵانم هەیە و کتێبی پەروەردەیمان زۆرە و گەیشتوتە ئەوەی کەوا ئەمە ئەوەش پێشکەشی بە ئێوە بێ وە ئاخر گۆڤارە سپۆنسەری ئەەکەم گۆڤاری مناڵان دەبەر ئەوە من داوا ئەەکەم لە میلەتەکەم جاریش کە بگەڕێنەوە بۆ کولتوری نەتەوەی دەست و چاوە خۆش بێ زۆر بەڕێز مامۆستا ئەمین سەپان و سەر و شاعیر ئەم تۆرە لەگەڵمانە و یەخوا بەخێر خۆش بێ، یاخوا بە قوربانە. بەخێر بێ.